لە کۆتاییەکانی سەدەی 19دا کۆمپانیای پیترۆلیەمی تورکی دەستی بە گەڕانکرد بە شوێن نەوتدا. کۆمپانیاکە لە تەواوی قەڵەمڕەوی دەسەڵاتی عوسمانی بە دوای نەوتدا گەڕا بە تایبەتی لە عێراقدا. کۆمپانیای پیترۆلیەمی تورکی بە فەرمی لە ساڵی 1912 دەستی بە گەڕان و پشکنین کرد لە ویلایەتی مووسڵ. ئەو کات کۆمپانیایەکی ئەڵمانیا سەرقاڵی گفتوگۆکردن بوو بۆ دروستکردنی هێڵی ئاسنی بەغداد بەرلین و ئارەزووی خۆی نیشاندا بۆ گەڕان بە دوای نەوتدا. بەڵام لەندەن پیلانێکی دیکەی هەبوو. وێڕێ ئەوەی لۆرد کۆرزن وازیری دەرەوەی بەریتانیا لە ساڵی 1970 ڕەتی کردەوە کە سیاسەتی بەریتانیا لە عێراق پەیوەندی بە بوونی نەوتەوە هەبێ، بەڵام هەڵکشانی سوپای بەریتانیا بۆ باکووری عێراق یاخود ویلایەتی مووسڵ پەیوەندی بە دۆزینەوەی نەوتی شاری کەرکووکەوە هەبوو. هەروەها پەیوەندی بە هەوڵەکانی کۆمپانیای پیترۆلیەمی تورکی و بەرژەوەندیەکانی ئەڵمانیا و فەڕەنسا هەبوو. لە دوای جەنگی جیهانی یەکەم و شکستی ڕایخی ئەڵمانیا، ڕۆژهەڵاتی نێوەڕاست و میراتی پیاوە نەخۆشەکەی ئەستانبول تەنیا بۆ پاریس و لەندەن مایەوە. هیچ شتێک وەکو نەوتی عێراق ناکۆکی لە نێوان هەردوو وڵاتی هاوپەیمان بەریتانیا و فەڕەنسا دروست نەکرد. ئەمەش بەڕوونی دەرکەوت لە پەیماننامەی ڤارسێلا و کۆنگرەی پاریس. فەڕەنسا و بەریتانیا ناکۆک بوون لە سەردابەشکردنی ڕۆژهەڵاتی نێوەڕاست بە تایبەتی عێراق خاڵی ناکۆکی نێوانیان بوو. تاوەکو لە ساڵی 1916 ڕێکەوتنامەی سایکس پیکۆ عێراق بوو بە کۆڵۆنیالی بەریتانیا. هەر سێ ویلایەتی عێراقی کەوتە ژێر ئینتیدابی بەریتانیا. بەریتانیەکان لە گرنگی ستراتیژی نەوت تێگەشت بوون. لەو کاتەدا نەوت وەکو سەرچاوەی وزا بۆ فڕۆکە و تانک و کەشتیە جەنگیەکانیان بەکاریان دێنا. کەواتە دەست بە سەرگرتنی سەرچاوەکانی نەوت خاڵێکی ستراتیژی سەربازی زلهێزەکان بوو. جگە لەوەش گرنگی نەوت لە بواری مەدەنیدا بە تایبەتی لە کەرتی ئابووریدا نەوت فاکتەرێکی زۆر گرنگ بوو بۆ پێشکەوتنی ئابووری نیشتیمانی و ئابووری ئیمپەریالی. لە ئەرشیفی دەستگای هەواڵگری بەریتانیا هاتووە لە نامەیەکدا میۆرسهانگ وەزیری جەنگی بەریتانیا بۆ ئارسۆر بەلفۆر وەزیری دەرەوەی بەریتانیا دەنووسێ نەوت بۆ بەریتانیا گرنگیەکی زۆری هەیە. نەوتی میزۆپۆتامیا زۆر پێویستە بۆ ئایندەی بەریتانیای مەزن. دەست بە سەرگرتنی سەرچاوەکانی نەوت یەکەم ئامانجی جەنگی یەکەمی جیهانی بوو. دواتر بەلفۆر قەناعەتی بە قسەکانی وەزیری جەنگ هێنا. لە ئۆگۆستی ساڵی 1970 بەلفۆر وازیری دەرەوەی بەریتانیا دەربارەی نەوتی عێراق بە دەیڤید لوێد جۆرج سەرۆکوەزیرانی وڵاتەکەی دەڵێ گرنگ نییە بۆ من لە سایی چ سیستەمێکدا دەست بە سەر نەوتدا بگرم. ئەوەی کە بۆ من ڕوونە ئەوەیە ئەو نەوتە زۆر گرنگە بۆ ئێمە. لە دەرەنجامدا بەریتانیەکان هەر سێ ویلایەتی عێراقیان لە ژێر دەسەڵاتی شا فەیسەڵ کۆ کردەوە. لە ساڵی 1920 ژەنەرال فەیسەڵی کوڕی حوسەینی کوڕی عەلی کرا بە شای عێراق. لە ساڵی 1927 لە شاری کەرکووک نەوت دەردەهێنرێت. بە بڕیاری شانشینی عێراق و بەریتانیا ناوی کۆمپانیای پیترۆلیەمی تورکی دەگۆڕدرێت بۆ کۆمپانیای نەوتی عێراقی. بەریتانیا پشکی شێری بەردەکەوێت. بەم شێوەیە بەریتانیا دەست بە سەر نەوتی عێراقدا دەگرێت تاوەکو کۆتاییەکانی ساڵانی 60 سەدەی ڕابردوو. لە ساڵی 1952 مەلیک فەیسەڵی دووەم ئامادەی کردنەوەی هێڵی بۆڕی بانیاس لە نێوان کەرکووک و بەندەری بانیاسی سووریا دەبێت. ساڵێک دواتر پاڵاوگەی دۆرا وەکو یەکەم پاڵاوگا لە عێراقدا کرایەوە. تاواکردنی پاڵاوگەی دۆرا 3 ساڵ دەخایەنێت. لە ساڵی 1955 مەلیک فەیسەڵی دووەم و نووری سەعیدی سەرۆکوەزیران ئامادەی کردنەوەی پاڵاوگەکە دەبن. لەم پاڵاوگەیە پتر لە 6,000 عێراقی دادەمەزێن. لە ڕێگەی نەوتی عێراقەوە بەریتانیای دی دەتوانێت کاریگەری لەسەر نرخی بازاڕەکانی نەوت هەبێت لە جیهاندا. لە ئاسیەکانی سەدەی ڕابردوو و کاتەی کارجیهان دووچاری داتەپینی گەورە دەبێتەوە نرخی نەوت لە بازاڕەکاندا دەبەزێت. بەریتانیەکان لە عێراقدا هەوڵ دەدەن ئاستی بەرهەمێنانی نەوت کەم بکرێتەوە. تەنانەت کۆسب دەخەنە بەردەم گفتوگۆکانی دروستکردنی بۆڕی نەوت لە عێراقدا. ئەمەش بۆ پاراستنی نرخی نەوت بوو لە جیهان. ئەوان قۆرغی هەموو کۆمپانیەکانی نەوتی عێراقیان کردبوو. هاوپەیمانەتێکی بێدەنگ لە نێوان مەلیک فەیسەڵ و بەریتانیەکان هەبوو. مەلیک فەیسەڵ بۆ بەردەوامی دەسەڵاتی خۆی پشتی بە سوپای بەریتانیا دەبەست، بۆیە وێڕای تاڵانکردنی نەوتی عێراق لەلایەن بەریتانیەکانەوە، بەڵام مەلیک بێدەنگ بوو تاوەکو کودەتای ساڵی 1958.
خۆماڵیکردنی نەوت بریتیە لە دەست بەسەراگرتنی کۆمپانیەکانی نەوت لەلایەن حکومەتەوە. مەبەست لەم پرۆسەیە ئەوەیە داهاتی نەوت پتر بۆ حکومەت بگەڕێتەوە. لە پەنجەکانی سەدەی ڕابردوو هەریەکە لە سعودی و ئێران بە شێوەیەکی گونجاوتر گرێبەستیان لەگەڵ کۆمپانیا بیانیەکان واژوو کرد، ئەمە ژانی حکومەتی عێراقیدا کە هەنگاو بهاوێژێت بۆ پێداچوونەوە بە گرێبەستەکانی نەوتدا. لە یەکێک لە ئامانجەکانی شۆڕشی ساڵی 1950 کۆتایی هێنان بوو بە ڕێژەی لە 60. بۆیە ساڵی 1950 جارێکی دیکە گفتوگۆ لە نێوان حکومەتی عێراقی و کۆمپانیای پێترۆلی عێراقی دەستی پێکرد. بەڵام عێراق بەوەی پشێوی نێوخۆیی و کۆدەتایەک لە دوای یەکەکانی فریای داڕەشنی سیاسەت و ستراتیژیەتی نەوت نەدەکەوت. لە دوای جەنگی ساڵی 1967 عەرەب ئیسرائیل حکومەتی عێراقی یاسای ژمارە 97 بۆ کۆمپانیای نەوتی باکوور دەرکرد. ئەمەش نیگەرانی کۆمپانیای پێترۆلیەمی عێراقی لێکەوتەوە. باپی یاساکە کۆمپانیای نەوتی باکوور کۆمپانیای نیشتیمانیە و سیاسەتی پیشەسازی نەوتی عێراق کۆمپانیاکە دایبڕێژێت. ساڵێک دواتر حکومەتی عێراقی بڕیاریدا بەرپرسیارەتی کێڵگەی نەوتی ڕومێلە بدرێتە کۆمپانیای نەوتی باکوور. بۆ مەبەستەش یەکێتی سۆڤیەتی جاران باڵێنیدا هاوکاری عێراق بکات لە بەرەو پێشبردنی کێڵگەی نەوتی ڕومێلە. ئەمەش یەکەم هەنگاوی بە خۆماڵیکردنی پیشەسازی نەوت بوو. لە ساڵی 1968 کە بەعسیەکان دەسەڵاتیان گرتە دەست، ئیدی سیاسەتێکی نوێی نەوتیان داڕژ. شۆڕشی ئەیلولی کوردەکانی باشووری کوردستان دەش بە حکومەتی عێراقی جگەل لە پشێوی سیاسی و تەناهی گرفتی ئابووریشی بۆ دروست کرد. جگەلەوەش زۆربوونی دانیشتوانی عێراق ئارەزووی ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕش بۆ دروستکردنی سوپایەکی بەهێز بەمەش حکومەتی عێراقی هەنگاوی بە خۆماڵیکردنی نەوتی هاوێشت. دەرەنجام لە ساڵی 1972 ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕش سێ بژاردەی خستە بەردەم کۆمپانیای پێترۆلیەمی عێراقی. یەکەم ڕادەستکردنی بەرەمەکان جگەل لە خەرجی کۆمپانیای IPC، دووهەم هەموو توانەکانی بەرەمێنان ڕادەستی کۆمپانیای نەوتی باکوور بکرێت، سێهەم شەڵگەکانی نەوتی کەرکووک ڕادەستی کۆمپانیای نەوتی باکوور بکرێن. لە کاتی جەنگی ئۆکتۆبەری ساڵی 1973 وڵاتانی عەرەبی ئەندام لە ئۆپێگ لەگەڵ تونس و مێسر بڕیاریاندا نەوت وەکو چەکێک دژی ئەمریکا بەکاربێنن. ماڵوێستا لە پای پشتگیریکردنی ڕۆژئاوا بۆ ئیسرائیل هات. نرخی نەوت لە بازاڕەکانی جیهان سێ هێندە بەرز بووە. ئەم بڕیارە قەیرانی ئابووری و دارایی لە جیهاندا دروست کرد کە ڕاستەوخۆ کاردانەوەی سیاسەتی وڵاتانی زەلهێزی هەبوو. کێشەی لە نێو ڕێکخراوی هاوپەیمانی ناتۆ دروست کرد. ئەوروپا و ژاپۆن ڕاخنیان لە سیاسەتی ئەمریکا گرت و خۆیان بەدوور گرت لە سیاسەتەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستدا. ئامەڵبەسەی تۆکیۆ چاوەڕوانکراو بوو، چونکە نەوتی کەندا و لە سەدا 71 پێویستیەکانی ژاپۆن دابین دەکات. دەرەنجام لە ساڵی 1974 ڕیچارد نیکسۆن سەرۆکی ئەمریکا لە ئیدارەی کۆشکی سپی هێنری کێسنجەری وەزیری دەرەوەی ڕاستپارد بۆ کۆتایی هێنان بە قەیرانەکە. باهۆی فشارەکانی واشنگتنەوە تەل ئەبیب ناچار بوو هێزەکان لە نیمچە دورگەی سینا بکێشێتەوە. بە شێوەیەکی ڕێژەیش لە بەرزایەکانی جۆلان کشایەوە. ئەوەی لێرەدا گرنگە ئەوەیە نەوت لە بەرامبەر هاوکێشەی ئەمنی و سەربازی بەکاردەهێنرێت. بۆی ئەمریکا ناچار بوو لەگەڵ وڵاتانی بەرەمهێنی نەوت پەیوەندیەکانی باش بکات، لەوانەش عێراق. ئیدارەی نیکسۆن نێوەندیگیری نێوان دوو وڵاتی بەرهەمهێنی نەوتی کرد، ئەوانیش عێراق و ئێران بوون، چ بەهۆی کێشەی دیاریکردنی سنوورەوە و چ بەهۆی شۆڕشی کوردەکانی عێراق پەیوەندیەکانیان ڕۆژ بە ڕۆژ خراپتر بوو. نزیکبوونەوەی عێراق و ئێران بە سەرپەرشتی ئەمریکا دەرەنجامی بەکارهێنانی نەوت بوو وەکو چەکێک دەژ بە ئەمریکا. دواتر ڕێکەوتنامەی جەزائیری لێکەوتەوە و خواستەکانی کوردیش ئەو کات بوو بە قوربانی قەیرانە نێودەوڵەتیەکانی نەوت. بەم شێوەیە ئیدی ئەمریکا وڵاتانی جیهان ئاسایشی وزە و دەستگەیشتن بە سەرچاوەکانی وزە ڕاستەوخۆ بە بابەتی ئاسایشی نەتەوەییەوە دەبەستنەوە. ئیدی ستراتیژێتی ئاسایشی نەتەوەیی بابەتێکی دی لە خۆ دەگرێ، ئەویش ئاسایشی وزەیە لە جیهاندا. لە دوای ساڵی 1975 کاتێک کە نرخی نەوت لە بازاڕەکانی جیهان بەرز دەبێتەوە، حکوومەتی عێراقی ئەو هەلە دەقۆزێتەوە بۆ بەهێزکردنی ژێرخانی سەربازی و دامەزراوە ئەمنیەکان. بڕێکی زۆر لە داهاتی نەوت لەو بوارەدا خەرج دەکرێت کە ڕێژەکە دەگاتە لە 1970 لەوانە لە دروستکردنی چەکی کیمیایی و بایۆلۆژی.
لە کۆتایی هەفتاکان کە نرخی نەوت لە بازاڕەکانی جیهان دەگاتە 80 دۆلاری ئەمریکی، حکوومەتی عێراقی تێچوویە سەربازیەکانی زیاتر دەکات. بۆیە پەیوەندیەکی ئۆرگانی هەیە لە نێوان نرخی نەوت و ژێرخانی سەربازی عێراقدا. لە کاتی جەنگی عێراق و ئێراندا حکوومەتی عێراقی داوا لە وڵاتانی کەنداو دەکات کە ڕێژەی بەرهەمهێنانی نەوت لە ڕێکخراوی ئۆپێک کەم بکرێتەوە تاوەکو نرخی نەوت لە بۆرسەکانی هەرزان نەبێت. بەم شێوەی عێراق دەتوانێت بەردەوام بێت لە جەنگی لەگەڵ ئێراندا. ئەگەر نەوت نەبوایە ئەستەم بوو جەنگی عێراق و ئێران هێندە درێژە بکێشێت. بەهۆی نرخی نەوتەوە جەنگی عێراق و ئێران دەبێتە درێژترین جەنگی سەدەی ڕابردوو. لە 20 دیسەمبەری 1983 دۆناڵد ڕامسفێلد سەردانی بەغدا دەکات لەگەڵ سەدام حوسێن گفتوگۆ دەربارەی نۆژەنکردنەوەی هێڵی بۆڕی عەقەبە دەکەن. ئەمەش بۆ دوورکەوتنەوە بوو لە هێرشی هێزەکانی ئێران. ئەو کاتەی هێزە دەریایەکانی ئێران هێرشیان بۆ سەر کەشتیان نەوت هەڵگرەکانی عێراق دەست پێ کرد. هێزی دەریای ئەمریکا بۆ گەیاندنی نەوتی عێراق بۆ بازاڕەکانی گیان ڕاستەوخۆ بەشداری جەنگی عێراق ئێرانیان کرد. لە مانگی 1970 کەشتی جەنگی ئەمریکا لە جۆری ستارک FFJ-31 کەشتیەکانی ئێرانی موشکباران کرد تاوەکو نەوتی عێراق لە بەندەری بەسڕەوە بە ئاسانی بگاتە بۆرسەکانی ئەوروپا. یەکێک لە هۆکارەکانی داگیرکردنی کوێیت پەیوەندی بە نرخی نەوت و یەدەگی نەوتەوە هەبووە لە کەنداودا. عێراق لە دوای جەنگی 8 ساڵەی لەگەڵ ئێران بۆ بوژانەوەی ئابووری و دەرچوون لە ژێر قەرزەکانی جەنگ پێویستی بە بەرزکردنەوەی نرخی نەوت هەبوو. بۆ مەبەستەش داوای لە وڵاتانی عەرەبی کرد لە کەنداو ئاستی هەناردەکردنی نەوت کەم بکەنەوە تاوەکو نرخی نەوت بەرز ببێتەوە، بەڵام کوێیت ئەم داوایەی ڕەت کردەوە. ئەمەش بوو بە پیانوویەک بۆ هێرشکردنە سەر کوێیت. کوێیت ئامانج نەبوو، بەڵکو تەواوی نەوتی کەندا و ئامانجی حکومەتی عێراقی بوو. بە داگیرکردنی کوێیت و سعودیا حکومەتی عێراقی دەتوانێت دەست بە سەر لە سەدا 23 نەوتی جیهاندا بگرێت. ئەمەش گەورەترین هەڕەشەی لەسەر ئاسایشی نەتەوەی ئەمریکا. کەمتر لە هەفتەیەک دوای داگیرکردنی کوێیت ئەمریکا ئۆپەراسیۆنی قاڵغانی بیابانی دەست پێ کرد. سەدان یەکەی سەربازی لە هێزە ئاسمانی و زەمینیەکانی لە نێوخاکی سعودیە بڵاوە پێ کرد. ڕاستی لەم ئۆپەراسیۆنە ڕێگاگرتن بوو لە پێشڕەوی سوپای عێراقی، بەڵام خێرایی وەڵامدانەوەی ئەمریکەکان پەیوەندی بە ئاسایشی وزەوە هەبوو لە جیهاندا، چونکە دەست بە سەراگرتنی لە سەدا 23 نەوتی جیهان واتە کۆنتڕۆڵکردنی بۆرسەکانی ئەوروپا و ئەمریکا بگرە هەموو جیهان. لە 5/8/1990 ئەنجومەنی ئاسایش بە پێی بڕیاری ژمارە 661 سزای ئابووری بە سەر عێراقدا سەپاند. بە پێی راپۆرتەکانی نەتەوەگرتوەکان لە نێوان 1990 تاوەکو 95 نیو ملیۆن منداڵی عێراقی بەهۆی بەدخۆراکیەوە گیانیان لەدەستداوە. بەڵام لە مانگی 4/1995 ئەنجومەنی ئاسایش بۆ دابینکردنی پێداویستیە سەرەتاییەکان بڕیاری 986 تێپەڕاند. ئەمەش بە پرۆگرامی نەوت بەرامبەر بە خۆراک ناسێنرا. بە پێی و بڕیاران ئەنجومەنی ئاسایش ڕێگا بە حکوومەتی عێراقی دەدات بڕێک لە نەوت بفرۆشێ بۆ دابینکردنی خواردن و دەرمان و پێداویستیە سەرەکیەکانی ژیان. مەرجی سەرەکی ئەم بڕیارە ئەوە بوو کە ڕێگا نەدرێ حکوومەتی عێراقی لە داهاتی نەوت ژێرخانی سەربازی ببوژێنێتەوە. ئەمە تەنیا ئەو ماوەیە بوو کە عێراقیەکان بە ناڕاستەوخۆ بە شێوەیەکی ژێربەژێری سوودیان لە داهاتی نەوت وەرگرت. لە ساڵی 2003 کاتێک ئەمریکا بە ناوی جەنگی دژە تیرۆرەوە عێراقی داگیر کرد، جارێکی دیکە نەوتی عێراق ئامانجێکی شاراوی ئەو جەنگەیە. لە دەی 4 2003 کە سوپای ئەمریکا دەگاتە بەغدا، تەواوی وەزارەت و دامەزراوەکان تاڵان دەکرێن، تەنانەت مۆزەخانەکانی عێراقیش کە میراتی 7000 ساڵی شارستانێتی مرۆڤایەتی بوو، سوپای ئەمریکا بە ئاسانی ڕێگەیدا تاڵان دەکرێن. بەڵام تاکە وەزارەتێک کە هێزی هاوپەیمانەکان پاراستیان وەزارەتی نەوتی عێراقی بوو، چونکە ئەوان دەیانزانی بۆچی هاتوونەتە عێراق. پۆڵ وڵفێتزی جێگری وەزیری بەرگری ئەمریکا لە ساڵی 2003 لە وەڵامی پرسیارێکدا دەڵێ کۆرەی باکوور خاوەنچەکی کۆمەڵکوژ بوو. ئایا بۆچی ئێوە هێرشتان نەکردە سەر کۆرەی باکوور کەچی هێرشتان کردە سەر عێراق؟ لە وەڵامدا دەڵێ عێراق لەسەر دەریایەک لە نەوتە. ئەمریکا پێویستی بە نەوتی عێراق نییە، هەروە پێویستی بە نەوتی ڕۆژهەڵاتی نێوەڕاست نییە.
بەڵکو لە ڕێگەی کۆنتڕۆڵکردنی نەوتی ناوچەکەەوە دەوێت کۆنتڕۆڵی سیاسەتی هەناردەکردنی نەوت بکات لە جیهان بە تایبەتی بۆ ئەوروپا و ژاپۆن و چین. بەم شێوەیە بە ناڕاستەوخۆ کۆنتڕۆڵی بازاڕەکانی جیهان دەکات. بەم شێوەیە دواتریش پارێزگاری لە پێگەی ئابووری نرخی دۆلار دەکات. بۆیە نەوت و سەرچاوەکانی وزە لە جیهاندا بەشێکن لە ستراتیژی ئاسایشی نەتەوەیی ئەمریکا. بە پێی راپۆرتی ئۆپێک بڕی یەدەگی نەوتی جیهان دەگات تا 1.5 تریلیۆن بەرمیل. بە گوێرەی ئامارەکەی ئۆپێک عێراق لە پلەی پێنجەمی یەدەگی نەوتدایە لە جیهاندا لە دوای ڤەنزوێلا و سعودیە و کەنەدا و ئێران دێت. بە گوێرەی راپۆرتی ئاژانسی جیهانی وزە لە عێراقدا نزیکی 150 ملیار بەرمیل نەوت یەدەگ بوونی هەیە. هەرێمی کوردستان خاوەنی پتر لە 45 ملیار نەوتی یەدەگی عێراقا، واتە نزیکی بە ڕێژەی لە 130. ئەگەر سەیری ڕێژەی نەوتی یەدەگی هەرێمی کوردستان بکەین وەکو وڵاتێکی سربەخۆ، ئەوە هەرێمی کوردستان لە پلەی دەیەمدایە، واتە لە دوای وڵاتی لیبیا دێت. ئەمە لە کاتێکدایە کە وڵاتێکی گەورەی وەکو رووسیا لە پلەی هەشتەمدایە و ئەمریکا لە پلەی چواردەیەمدایە. بەمەش هەرێمی کوردستان دەبێتە دەیەم وڵات لە جیهاندا بۆ خاوەن یەدەگی نەوت. هەرچی پەیوەندی بە یەدەگی غازەوە هەیە، غاز 126 تریلیۆن مەتری سێجا، هەرێمی کوردستان 6 تریلیۆن سێجا یەدەگی غازی هەیە. بە پێی راپۆرتێکی فاینانشەڵ تایمزی بەریتانی، نەوتی یەدەگی هەرێمی کوردستان بە بڕی 45 ملیار بەرمیل نەوت دەخەمڵێنرێت. لە سەدەی داهاتۆشدا نەوتی هەرێمی کوردستان تەواو نابێت وەکو سەرچاوەیەکی سەرەکی دەمێنێتەوە. هەروەها ئەو نیهێنیە کە کۆمپانیا گەورەکانی جیهان وەکو شێڤرۆن و ئەکسەن مۆبیل و گازپرۆم و ئەوانی دیکە لە هەرێمی کوردستان و بەرهێنان دەکەن لە پیشەسازی نەوتدا. فاینانشەڵ تایمز ئاماژە بەوە دەکات لە هەندێک ناوچەی هەرێمی کوردستان نەوت زۆر نزیکە لە سەر ڕووی زەوی، بەمەش دەرهێنانی زۆر ئاسان دەبێت. بە پێی راپۆرتی ئاژانسی نێودەوڵەتی وزە لە راپۆرتێکدا ئاماژە بەوە دەکات کە عێراق لە ساڵی 2030 دەبێتە دووەم گەورەترین وڵات بۆ هەناردەکردنی نەوت لە دوای سعودیەی عەرەبی. ئەم داتایانە گرنگی هەرێمی کوردستان لە نەخشەی وزەی جیهان دەردەخات. پێگەی هەرێمی کوردستان لە پەیوەندیان نێودەوڵەتیەکان بەهێزتر دەکات.